تاک علی خوشویل استودیو میوانه ما هر دوی وارد کار دکن شارازایو هیا برهم آنی نواجه هویا کاک علی تو بخیر هاتی اگرم بحثا برهم آنی بکن دی بیجنیا کردستان هی یا عراق هی یا ولاتان جیا هی کدر بازی بازار نهرما کردستان بن گلک جرا اف کشه دروز دبیتن تیتا بحث کرن یا کوالیتیه بلکی بناوه یا آلمانی روسی یا خلیجی نبیتن و بوینا بیده تفروتن لبلاج جتاب زاین اوتا چند بازارن هرما کردستان ده هست اف سخته کرنا رونان بله سرتا بابتی ساخته لرونیو بزمینر بابن رونیو اوتومبیل دیار دکه ماوەکە زۆر گەشەی کردووە زۆر بەربراو بوویتەوە ئەوش هۆکارەکانی هاتنی ڕۆنە لە دەرەوە بە شێوازێکی نیمچە کۆنتترۆل نەکراو هەر بە سەختەکراوی بە حازری دێتن لە وڵاتە مەسەن لە وڵاتە دراوسەیەەکان دروست دەکرێ و دێتە ئێرە و ڕقابێکی کەمتری لەسەرەوە بەڵام بە حازری دێت بۆ ناو بازار زیاتر لە کوێوە و لە کەم وڵاتەوە دێتن کاک عەلی بوو دراوسەیەکانمان زیاتر یانیەوەی کە لێمان نزیکەن و چەند وڵاتی کەش هەن ینی بابرێن ئەو نزبەی مراقبە لە خودی وڵاتەکە کەمە ینی ئێستا مەسەلەن بۆ نمونە بۆ کێشە لە وڵاتانی دیکەش هەیە لە کێشە لە بازاریوان هەیە و هەم ئەوانیش کەمتر کۆنتترۆلی بابەتەکە دەکەن بۆوان سەرفیاتەکە زۆرترە سادرات بۆوان زۆرترە لەوەی کە مراعات و یان حسابی کوالیتیەکە بکەن لە بازارەکانی عێراقەوە لەوێوە بە شێوەیەک هەیە کە لەوێوە سەختە کرابێ دروست کراوی بێت بازارەکانی هەرێمی کوردستانیش بەڵێ هەیە ناوخۆش هەیە لە ناوخۆشم کارە دەکرێت بەڵێ هەیە هەمان بابەتە باشە باسی ئەوەت کرد کە ینی سەختە دەکرێتن سەختەکردن لە چی دەکرێت چی لێ دەکرێتن بۆچی خراپە ئەو ڕۆنانە هەرتەنها ئەوەی ناوی براند بگۆدرێتن و لە جوورەکە یان چی و چی بەخۆی سایکلۆژیەکەی خەڵک کە تۆ دیدراست سایکلۆژی خەڵک دەکەی ئەوی مەسەلەن تۆ جەنابەت ئۆتۆمبیلت هەیە و کە ئەچی بۆ سێرڤیس بتەوێ ئۆتۆ ڕۆنی و بزوێنەرەکەت بگۆڕی یەکەم جار ئەپرسی ئایا کام براند باشە ئایا چی باشە چۆن بتوانم ڕۆنێک بەکاربیێنم کێشم بۆ دروست نەکە بالمقابل ئەو جوابەی کە وەردەگری زیاتر براندە جیهانیەکانت پێدەناسێنن یەکسەر بۆ بوو دروست دەبێت بۆ سقە دروست بوون بڵێ جیهانی ئایا ئەجە ئەمەیان براندە جیهانیەکان ئایا چۆن بتوانین بزانین کە ئەوەی کە پێت دەبەخشێ ساختەیان ساختنی ئەویان هەندێک ئەستەمە بەڵام بەڵێ هەیە ئەستەمە بۆ ئێوەی کە کاری ڕئیسیتان ئەوەیە و شارازان لەمە بۆ ئێوەش سەختە زەحمەت بۆ ئێمە زەحمەت نییە بەڵام بۆ بەکارهێنەر زەحمەتە چون دەناسنەوە بە ئێمەش بزانین خۆمانیش دەتوانین بناسینەوە شوفێرێک ئاسایی بێ شارازای زۆری نەبێ لەم بوارە یەک تۆز ئەستەمە چونکە ئێستا لە ئاستێک ئەو کۆپیە دەکرێت کە بەڕاستی زۆر بە پرۆفشنەڵی شەکە دەکرێت ئەستەمە زەحمەتە بتوانانی بزانی داکەشت کە بتانی لی تەکید ببیەوە کە ئایا ئەمە ساختەیە تاقیگاکانە تاقیگەکان بڵێ دەبی بنێردرێتن بۆ تاقیکاکە لە تاقیەکان دیارە بێکەوە یان ساختەیە یان ساختە نیە باشە ئەمانە تا چەند ئێستا لە بازاردا هەیە نزبەکەی زۆرە زەرەرەکانی چییە بۆ ئۆتۆمبیل زەرەرەکانی مادین زەرەرەکانی خەڵک پێ ئەزیەت دەدا سیارەکان تێکەدا یعنی هیچی لە ژێر ستانداردی نێودەوڵەتی نییە لە دنیا ڕۆن کە بەرهەم دەهێنرێ بە ستاندارد بەرهەم دەهێنرێ ستانداردی خۆی هەیە تۆ وەکو کارگەیە کە ڕۆنی بزوێنەر دروستەکەی پەیوەستی بە چەند ستانداردێک بۆ دروستکردنی ڕۆنەکە ناتوانانی بە کەیفی خۆ دروستیکەی ڕێگولیشنەکەی ئەدگرێ بەڵام ئەوی کە بە ساختە دروستیەکە هیچ شتێک نایگرێت بە بۆیە خراپترین زۆر بەرهەم دێنێ کەمترین کۆستی لەسەبێ بە زۆرترین سعر ئەیفرۆش باشە بەشێکی کارگەکان هەیە لە هەرێمی کوردستان بەرهەم دێنن خوتانیش هەتان بۆ پێشتر ئەوی زانیاری من هەبێتن بەرهەمتان دەهێنە لە سفرەوە دەستان پێ دەکرد و ئەوەی کە بەڕاستی تەواو دروست بێتن دەتوانین بەکاربیێنەوەی دروستکراوی ناوخۆ بێتن ریسایکلین دەکرێت بەکاردەهاتەوە یان چۆنی بۆ زۆربەی کە لە هەرێمی کوردستان هەیە بەخۆی دوو جۆر ڕۆن هەیە لە دنیا مە بەس باسی هەرێمی کوردستان نەکەین لەسەر ئاستی نێودەوڵەتیش باس بکەین دوو جۆر ڕۆن هەیە ڕۆنێکیان پێی دەرێن ڕیسایکل پاشماوەی ڕۆنەکانی کە بەکار هاتووە لە ئۆتۆمبیلەکانی تر ئەمە ڕیسایکلە ئەمە ڕێی خۆی دروست هەیە کە ریسایکلین بکەیت دەتوانین بەکاربیێنەوە ئاسایی ئەمە ئەسڵەن بۆ هەندێک دەوڵەت بۆ هەندێک وڵات کە ژینگە لای گرینگە و ئەمە بابەتانە گرین ئەوە نیعمەتێکە چونکە ڕۆن ناتوانانی تۆ دیپۆزیتی بکەیت لە ناوی بی ئاسان نییە ئەو بەکارهێنانەوە بە شێوازێکی زانستیانە و
پتەوکردنی بۆ جاری دوم بەکار بێتەوە ئەمە زۆر بە استیفادێ بەڵام ئایا لە هەرێمە شتە دەکرێت ئایا بە هەمان پرۆسەدا دەڕوە کەواتە ئەوەی کە ڕیسایکلین دەکرێت لێرە یان ئەوەی کە دەهێنرێ دەڵێن سەختەیە بەڕێ دروستەکاندا ڕیسایکلین ناکرێت وەکەوەی کە پێویستە بەو شێوەیە باش ئەوە جووری دیکە جۆری دیکە ئەو جۆرەی کە براندە جیهانیەکان پەیڕەوی دەکەن مە پێی دەرێن ڤێرژن ینی لە نەفتی ڕەشەوە کە دەرەچێ کرودۆیل بەیسۆلی لێ دروست دەکرێت ئەمە ڤێرژنە ئەمە یەکەم جواریتی لە دایک ببێ تێگەی ئەمەیان ئێمە لە کارگەی خۆمان تەبانەوە بەوەی ناسرابوون کە بەس بە ڤێژنیشمان دەکرد ڕیسایکل چکە کێشەکانی ڕیسایکل زۆرە لۆ یەکەمە دەستمان پێکرد سەرکەوتوانە بە ڤێژن دەستمان پێکرد دەتوان برم لە یەکەمەکانی سەر ئاستی عراق بوون کەەوەی توانیمان بە ڤێژن ڕۆنێکی تاسکەین منافەسەی با بڵێن چەند وڵاتی دراوسێ بکەین پێی ئەوە یەک لە ئەزمونونەکانمان بوو بەڵێ کە ڤێژنمان دروست کرد ئەو ڕۆنە ڤێژنە بۆ هۆی ئەوەی کە زۆربەی کێشەکان چارەسەر بکە چکە ڕۆنی ڤێژن کێشەی کەمتر دروستەکە بۆ بزوێنە بەڵێ چونکە مقاومەی زیاترە نوێیە وەک ئەوە وایە برێتۆ هیچ کەت بەکار نهاتوە یەکەم جارە تۆ یەکەم جارە بەکاری دێنی لە بزوێنەکەت بۆیە کێشەکانی باشە چی بکەین ئێمەی شوفێر کاتێک زەحمەت بێ ئاشکرا بکەین کە ئەمە سەختەیە و بەکاری دەهێنین چەند بەکار بینی کەمتر بەکار بین چ ڕێک هەیە خۆمان لە زیانەکانی کەمتر بکەین لەسەر خۆمان بەخۆ ئەمان بابەتێکە یەک تۆز بابەتێکی قورسە چکە بازار پڕ بۆ لە براندی ساختە زیاتر بە ناوی چ وڵاتەکەەوە سەختە دەکرێت ئەوەی کە خەڵک ناوتم لە بیدایەتیش پێم وتی سایکلۆژیای خەڵک زۆر گرنگە ئێستا خەڵک کە تۆ قسەی لەگە دەکەی پێی بڕێ ئەمە ڕوونێکی مەسەن ئەوروپیا زۆر سقە پێ دەکە چکە تۆ دەزانی ئەوروپا وڵاتێک نییە پەیڕەوەکانی لەدەستدا باش ئەگەر بڵێن ئەمە کوردستانیە لە کوردستان دروست کراوە ڕیسایکلین کراوە کێشە چییە؟ ئەگە باز بکرێ لە ناحیە قانونیەکە و لە ناحیەی شەڕعیەکەش زۆر تەواوە ئایا تۆ بەکاردێنی بەکارنانی کێشە چکیە بەڵام دەبی باز بکرێ ئێمە باس ناکەین یعنی ئەو کارگانی کە ئەو ئیشە دەکەن لە ناوخۆ عراق و کوردستان باسی وەی ناکە کە بە ڕۆنی ڕیسایکل دروست کراوە بە هیچ شێوەیەک باسی ئەم بابەتە بۆ نەکڕیارەکە دەکا نە بۆ ڕوونگۆڕەکە خودی ڕوونگۆڕەکەش دەکا زاروێ ڕوونگۆڕەکەش نازانێ بابەت چییە هەدی زاروێ فێرەکە لە ڕوونگۆریش دەکرێت یعنی لەگەڵ ڕێزم ئەو کێشانە زۆر ڕوویدا ئەوە تەنها لەبەر ئەوەی کە خەڵک سقەی بەو بەرهەمانیە زیاترەکە بڵێ ئەوروپیە دەکرێتن بەڵێ ئەوەیە بەڕاستی بە کەڵکیش نایێتن نانە بە کەڵک نایە بەڵام لە بە ناوەکە دەیکڕێ دووش سعریش دەوردەبێنی نرخ زۆر باشە ئەیمە ئەگەر باسی ئەوە بکەین باشە ئەو جوورە ڕوونانە ماوە چەندی بگۆڕین باشە مادام زۆربەی ساختەیە بە هەندێک مساعدەی ئەوەش بکەین سێری بگۆڕین چارەسەری ڕۆنی ساختە هەیە بۆ خەڵک ینی تۆ ئەگەر شوفێربی تۆزێک زانیاری تەبێ و ئێستا وابزانم هەمومان مۆبایلمان هەیە دەتوانین گوگل کەین سێرشکەین ئایا ئەم براندە حەقیقی ئایا ئەم براندە ئەسڵ و ئەساسی هەیە تۆ ئەگە شەریکە و کۆمپانیا و شتی لە دواوە بێ و کێشەی نەبێ بۆ بەکاری نێنێنە ئەسڵم بەکاری بێنە بەڵام شتێک کە ساختە ئەسڵ و ئەساسی نابێ تۆ ئەگە ناوەکەش لێ بدەیت لە گوگل بەکیانی لە دووشی بگەڕی ئەسڵەکەی نابینیەوە چکە ساختەیە بەڵام هەر براندێک لە دنیا لە کارگەیەک لە کارگەکانی هەر وڵاتێک دەرچێ ئەسڵ و ئەساسی هەیە وێبسایتی هەیە ژمارە تەلەفۆن هەیە دەتوانانی پەیوەندی بە کارگەکەەوە بکەیت داتاشیتی دەتوانی داوا بکەیت دەتوانی داوای زۆر سەختش بەگەر سێرج بکەیت لەوەنە هەر بەو ناوە نەبێت ناداتێ هیچ هیچ ناداتێ سفر ئازدەری ئەمە نازانیت نییە پەشیمان دەب ئەو کە دەزانی ئەو کات دەزانی تا حدێکەوە 150 لێت ئەکی دەبیەوەکەوە شک لێ دەکەیت شک گومان لێ دەکەیت کە شک گومان لێکە دەتوانی ستێپەک ببینە سەر ئۆتۆمبیلەکانی هایبرێت کاکە عالیکە هەم کارابایی و هەم بە بنزینیش کار دەکەن و پێویستیان بە ڕۆنەکە کە تایبەتە بە ئۆتۆمبیلەنە بۆ ئەمانە کە ڕۆژ بڕۆژ ئۆتۆمبیلەنە زیاد دەبن لە هەرێمی کوردستان چی دەکرێت چی هەیە وەزعەکەی چۆنە ئێستا لە کوردستان بابەتی هایبرێت بابەتێکی یەکجار نوێیە بۆ هەرێمی کوردستان ئەو ئۆتۆمبیلانێکی ئێستا بە هایبرێت کار دەکەن سێ نەوع هایبرێت هەیە ئەمە باسی ئەو بابەتەی دەکەین کە بابلێن هەم بزوێنەرە و هەم پاتری و بابرێن مەکینەی ماتۆری کارەبایی ئەمە زیاتر ئەمە باوە لە سێرڤزەکانی خۆمان ئەمە زیاتر دێتە بەرچاو ئەمەیان زۆرە ڕۆنێک هەیە تایبەت بۆوان دروست دەکرێت لە بڕاندە جیهانیەکان دابینی دەکەن بۆم سیارانە ئەمەیان یعنی زۆر ئەستەمە ساختە بێ ینی بە هیچ شێوەیەک دەبێت زۆر لی بە حەزەربی کە دەیکڕی یان بەکاری دێنی و ئەگەر سەختە بەکاربێ بەکاربیینی ئەزیەتەکانی دەم و دەست بە دیار دەکەوی یعنی زەرەرەکانی دەم و دەستە بەبێ
ینی تاخیر بوون تاخیر نابێ فەوری چێشە بۆ مەکینەکە دروستەکە باش ئەگەر دەربی ئەوەی ئۆتۆمبیل کە دێنە لای ئێوە و ئەگەر سەختەکردنی ڕوونەکان زیاد بێتن زیانەکان تا چەند بەرچاو ئێوە دەکەوێتن بە نمونەگەر بمان بینی زانی مەکینەکانی ئۆتۆمبیل زیانەکان زۆرن بەڕاستی ئەو کاتی کە تۆ ڕۆنێکی ساختە بەکاردێنی تەمان ساختە ئەوی ڕۆنێکی لە ستاندار بە دوورە کە کاتێک تۆ بەکاری دێنی یان شوفێری بەڕێز بەکاری دێنی بە بێەوەی ئاگادار بێت کەس نییە سیاری خۆی خۆش نەوێ سابتە کە تۆ بەکاری دێنی بەڕاستی لە ماوەیەکی کورت زیانەکانی بە دیارەکەوێ زۆر کورت ینی تەسەوڕ دەکەم بزوێنەرەکەت بکاتە ئاستێکەوەی کە ئەگە زوو فریایی نەکەویت نەیگۆڕیت بزوێنەرەکە لە دەست دەدەیت زۆر سپاس کاک عەلی خۆشەوی شەڕەزادە ڕوونی ئۆتۆمبیلان دەماندوو نەبن سپاس.